يعني ئەو دەیگوت مردوو ئاگای لە ئێمەیە باڵای دەیگوت ئاگای لە ئێمەیە بۆ نمونە نمونەشی هێناوە پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەگەر کاڵیان بۆڵخان يعني باشا جا مەبەستی کە دەڵێ مردوو ئاگای لە ئێمەیە یعنی ئێمە دەیە بچین داوا لە مردووەکان بکەین دەبێ وا بێ بەڵێنە وای دەگوت خوا هیدایەتی دا براکەم ئەوانە گروپێکن پێیان دەوترێت گۆڕپەرست دەیەوێت لەولا درۆ دەلەسە کۆ کاتەوە لەسەر چی کاکە مردوو دەبیستێت مادام دەبیستێت دەبێ ئێمە بچین داوا لە مردووەکان بکەین ئێ کاکە ئەو مردووە کە زیندوش بوو هیچی بۆ من بۆ تۆ پێ نەدەکرا چ جای ئێستا لە ژێر خاکە کوڕە ڕەسوولی خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خزم و کەسوکاری خۆی کۆ کردەوە کچەکەی پورەکەی مامی کۆی کردنەوە فەرمووی یا عەباس یا عەمە النەبی ئەی عەباسی مامم کە تۆ مامی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام لا ئوغنی عنکە من الله شەیئا من حیچم بۆ تۆ پێ ناکرێ لای خوا ئەنقذ نەفسەک خۆت ڕزگارکە لە جەهەنەم کارێک کە پێ بچیتە باشتەوە یا صەفیەتە عەمەتە محمد عليه الصلاة والسلام أي صفية پوری محمد عليه الصلاة والسلام هیچم بۆ تۆ پێ ناکرێ بۆ قیامەت خۆت ڕزگارکە خۆت ئیماندار و کردەوە چاک بێ یا فاطمەتە بنتی محمد ئەی فاطمەی کچی محمد تۆ کچی منی هیچم پێ ناکرێ بۆ تۆ لای خوای گەورە خۆت دەبێ ئیمان و عەمەلت صالح بێ ئێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە زیندووە بۆ نزیکترین کەسەکانی دەفەرمێ من هیچم بۆ ناکرێ لا ئەملیک لنفسی نەفعا ولا ضەرا دەفەرمێ من بۆ خودی خۆشم نەسوود و نەقازان هیچم بەدەست نییە نەبوو خۆی بەدەستێتی نەبوو خزمەکانی و کچەکەی و ئامۆز پۆری و مامی بەدەستێتی ئێستا غەیری پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ناگاتە پەنجەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دوای مردنیشی لەناو گۆڕەکەی داشتی بەدەستە چیان بەدەستە ئێ تۆ ئەو پەڕی بێعەقڵی نییە بچیتە سەر قەبرێک داوا لە مردوویەکەیت و لێی دەپاڕیتەوە خەریکی گریانیت وەڵا دەی بەشک و تۆ شتێکم بۆ بکەی جەنابی فڵانە کەس ئێ بۆ داوا لەو خوایە ناکەی وتەوەکەل عەلە الحەی الەذی لا یەموت پشت بەو خوایە ببەستە داوا لەو خوایە بکە کە نامرێ ئەی مردوو خوای گەورە دەفەرمێ وەما ئەنتە بمسمع من في القبور دەفەرمێت تۆ ناتوانی دەنگ بگەیەنیتە ئەوانەی لەناو گۆڕدان خوای گەورە وا دەفەرمێ ئێستا ئەوانە دێن دەڵێن نا خوای گەورە نازانێ بەڵێ دەنگمان دەچێتە لای مردووەکان و مردووەکانی شتمان بۆ دەکەن کورە مردوو لە ناو قەبردا بەس بتوانێ خۆی ڕزگارکە بەس بتوانێ لە عەزابی قەبر نەجاتی بێ بەس بتوانێ ببێتە ئەهلی بەهەشت ئەوە هەموو شتێکە بۆ مردووەکە ئێستا لە ناو قەبردا دەوری محامیەک بۆ تۆ دەبینێ و ئیشت بۆ دەکات و لای خوای پەروەردگارەوە خۆشی و بەختەوەریت بۆ دێنێ و ناخۆشیت لەسەر لا دەبا ئەمە گومڕاییە سەر لێ شێواویە برای من